بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام لە نێو دڵی غەزەی بریندارەوە لە جەرگەی چەرمەسەری و ئازار و خاپوورکردن و ڕووخانەوە جوانترین سوپاس و پێزانینتان بۆ دەنێرین ئەی خەڵکی کەرکووک بۆ ئەو هەڵوێستە بەرزەتان هەڵوێستی شەرەفمەندانەتان و گردبوونەوەی جەماوەریتان لە ژێر دروشمی کەرکووک غەزە سەردەخات پشتیوانی و پاڵپشتیتان لەم کاتە سەختەدا بۆمان هیوامان پێدەبەخشێت و لەسەر خۆڕاگری بەهێزمان دەکات دڵنیامان دەکاتەوە کە ئومەتەکەمان هێشتا زیندووە لە عێراقیش هێشتا خەمی فەڵەستین هەڵدەگیرێت داواتان لێ دەکەین بەردەوام بن لە پشتیوانیمان و درێژە بە دوعاکانتان بدەن ئێمە پێویستمان بە هەموو دەنگێکە و هەموو دەستێکە کە بۆ نزا بەرز کرابێتەوە بۆ هەر هەڵوێستێکی بەرز کە بیری جیهانی بهێنێتەوە غەزە تەنیا نییە ببن بە دەنگی ئێمە و بێدەنگ مەبن پشتیوانی هەڵمەتەکەتانم بازنەی چالاکیەکان بە هەموو ڕێگەیەکی بەردەست فراوان بکەن خوا بەهۆی ئێمە و غەزەمانەوە باشترین پاداشتان بداتەوە لەخوا داواکارین لە مەیدانەکانی مزگەوتی ئەقسا لەگەڵتان کۆمان بکاتەوە.